خاڵێکی کە لە عیلاجی ڕیابازی ئەکەوێتە سەرشانی ئەو کەسانی کە بەرپرسی ئاڕاستەی ئیسلامی. تۆ کە ئاڕاستەوانێکی بۆ 6-7 کەسی تر یا بۆ چەندین کەسی تر، تۆ بە ڕەحم و بە بەزەیی ڕەفتارکە لەگەڵیان، وایان لێمە کە بیان خەیتە ڕیاوە. کۆمەڵە قوتابیت هەیە دەرسە خوێنن، ئیستیعابی ئەم تەلەبانە وەکو یەک نین، ڕادەی تێگەیشتنیان وەکو یەک نین، ڕادەی دەربڕینەوەشیان وەکو یەک نییە. بەڵام تۆ ئەگەر یەکێکیانە ناچار کرد و هەر بیشکێنیتەوە هەموو جارە، ئەو بۆ ڕیابازی ئەم جارە زیاتر هەوڵەدا بگاتەوە ئاستی ئەقرانەکانی خۆی و هاوڕێکان. تۆ مەیخەرە ئەم داوە، تۆ مەیخەرە ئەم جەوەوە کە وردە وردە بەرەو ئەو ڕیابازیە بڕوە. تۆ ئەمەد لە فکر بێ کە یاوەرانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو پێکەوە ئەم وەحییانە بینی، پێکەوە وەحیەکەیان جۆ لێ ئەگرت. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام هەموویان دانیشتون و لە خزمەتیا بوون کە ئاڕاستەیەکردن، یەک ئایەتە بۆ هەموویان یەخوێندەوە. بەڵام چەند فەرقی ئەبوو بەکر و عومەر جیاوازە لەگەڵ ئەوانی تر. مەعاذی کوڕی جەبەل چۆن لەم حەدیسە تێگەیشتووە، چۆن لەم فەرموودە و لەم ئایەتە تێگەیشتووە وەک لەوە یەکێکی تر کە تێگەیشتووە. ئەم جیاوازیە لە ڕادەی تێگەیشتن و ڕادەی دیندارەتی و ڕادەی گەیاندنەوەکەت لەبەرچاو بێ بۆی نەکەونە ڕیابازی.